بینەرانی بەڕێز و خۆشەوی سلااوتان لێبێ شەوتان باش بە ئومێدەم هەموو لایەک ساغ و تەندروست و سەلامەت بن. بەرنامەیەم جارەی بە کاتی عقل تایبەتە بە پرسی کورد و سینەما، پەیوەندی نێوان کورد و سینەما. ئەوان پەیوەندیەکی ئاڵۆز، پەیوەندیەکی گرنگ و پەیوەندیەکی زۆر سەرەتایی کە ئێمە بە شێوەیەکی سەرەتاییانە تا ئێستا مامەڵەمان لەگەڵا کردو بەو پێی کە هونەری سینەما خۆی هونەرێکی تازەیە و هونەرێکی پڕتێچوو مکلیفە و هونەرێکە کە ئەگەر دەوڵەتت نەبێ مؤسسات کۆمپانیا پاری زۆرت نەبێ بە ئاسانی ناتوانانی ئیشی تا بکەی و دابەشبوونی کورد بەسەر چوار دەوڵەتی داگیرکەرا و بوونی کوردستان لە ڕەوشی داگیرکراویە و ڕێگرتن لە زمان لە کولتور لە هونەر وای کردووە کە ئێمە لە چاونەتەوەکانی دیکەیە لە بوو لەم بوارە زۆر دوا بکەین. سەرباری ئەوەش ڕۆحی کوردی ئەو ڕۆحەیە کە لە زۆر بارە تەحەدای ئەم ئاڵنگاری و ئەم ئاستەنگە گەورانی کردووە و هەر چۆنێکی کردبێ بە هەر باجێک بە هەر تێچوویەک بێ هەوڵی داوە لەم بوارەیە خۆی بسەلمێنێ. ئەزمونە سینەماییە گرنگەکانی کوردستانی باکوور لە نمونەی وەکو یەڵماز گوێنەی لە کوردستانی ڕۆژهەڵات بە سینەماکارەکانی و لە کوردستانی باشوور کە ئەتوانین بڵێین هەوڵی زۆر زۆر گرنگکەن بۆ ئەوەی کە سینەمای کوردی بە دەست و پەنجە و بە کارکتەری تەواویی کوردی دروستکرێنەوە و هەروەها ئەم دوایانەش هەوڵەکانی فیلمسازی و دروستکردنی فیلم لە کوردستانی ڕۆژاوا، یعنی هەموو ئەمانە بەڵگەی ئەوەن کە کورد تاسە و مەیل و حەماسەتێکی هەیە بۆ ئەوی کە بێتە ناو ئەم دنیا گرنگەوە. بەڵام سەرباری ئەوەش هێشتا ڕەنگە بەشێکی زۆر زۆر لە کورد بە تایبەتی بەوانەی کە دروستکەری بڕیاری سیاسی یاخود چارەنووسی سیاسی ئەم میلەتیان بەدەستەوە بە ئەندازێکی زۆر ڕەنگە لە گرنگی ئەم ئامرازە کە ئامرازی سینەمایە تێنەگەیشت بن یا بە ئەندازێکی زۆر کۆمەڵگەی کوردی ڕەنگە لە کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی ئەم ئامرازە تێنەگەیشت بێ. ئێمە هەم بە دیوی ئەوانەی کە سیاسەتی کولتوری دروستەکەن و هەم بە دیوە کۆمەڵاتیەکە کە سینەما چ کاریگەریەکی هەیە لەسەر دروستکردنی خەیاڵی خەڵک، لە دروستکردنی بیرروڕای خەڵک، لە چاندنی کولتوری هی غەیرە لە ناو کولتوری خۆجێیە. لەسەر هەموو ئەم بابەتانە لەم بەرنامەیە قساکەین. کەس ڕەنگە بۆ ئەم تەوەرەیە لە ئەو میوانی کە بانگ کرۆ ڕەنگە باشتر نەبێت لە بەرەوەی خۆی فیلمساز و سینەماکارێکی نایاب و تایبەتی ئێمە لە کوردستانی باشوور و هەمووها لە هەمان کاتیشا لە بواری کۆمەڵناسیە ینی توانایەکی تایبەت و توانایەکی شیکاری تایبەتی هەیە کە هەم بەکالرسم ماستەرەکەشی لە بواری کۆمەڵاسیە بە تایبەتی ماستەرەکەی تایبەت کردووە بە کۆمەڵناسی سینەما کە ڕەنگە یەکەم نامەی لەو بابەتە بێت کە لە کوردستان بەگشتی ڕەنگە بە لە هەموو کوردستانی شاکە لەو ڕشتایە هاتبێت چکە بە تایبەتی لێرە کۆمەڵناسی تایبەت بە هونەر، کۆمەڵناسی تایبەت بە کولتور و بە تایبەتیش کۆمەڵناسیهی هونەری سینەما شتێکی وامان نییە لەبارەوە. بۆیە بە خێراتنی ئەو میوانە ئازیزاکەم کە مامۆستا و هاوڕێی ئەزیزی خۆشەویستی مامۆستا هەورازە، یاخوا بەخێر بێ مامۆستا یاسینجان. سپاس بۆ ڕەخسانی دەرفەتەکە و ئەم تەوەرە باشەی کە هەڵتان بژاردووە بۆ گفتوگۆکردن لەبارەیەوە. دەستان خۆش بە. سپاس بۆ زۆر سپاس بۆ تۆش گیانەکەم. مامۆستا هەوراز سەبارەت بە هونەری سینەما، ینی جارێک پێم وابێ وەزیری ڕۆشنبیریی فەڕەنسا بوو، پرسیارێکیان لەکرد لەسەرەوەی زلهێز لە دنیای کێ زلهێزە. تەبانە هینەکە محتەوای هی قسەکە ئەگوێزمەوە ڕەنگە بە دەقیقی ئەوە نەبێ بوتی ئەمریکا، فەڕەنسا، بریتانیا، هیندستان، ئێران ئەمانە زلهێزن. لیان پرسیوتیان ئەی چین؟ وتی چین هەموو مقاوماتەکانی زلهێزی تیا بەس هێشتا یەک مقاوماتی ماوە کە ئەویش سینەمایەتی. ئێران هێزی بۆ نمونە ئابووری، ئایدۆلۆژیا، سوپا، ینی ئەمانەی هەیە لەگەڵیشە سینەمای هەیە. بۆی ئێران لە ئاستی زلهێزەکان هەبوو، بەڵام چین بەو گەورەی خۆی کە ئابووریکی ئەجگار گەورەی هەیە و خۆتەزانی کولتورێکی ئەجگار عریق و ڕەسەن و تایبەتە و فەلسەفە و دیدگا و هینی تایبەتێکە، ینی هەرچەند ئەمە ڕەنگە ئیشکال ئامێز بێ، بەڵام بەڕاستیانی ئاماژەیە بە قووەتی سینەما، بەهێزی سینەما، بۆی کە تۆ ئەگەر هەموو شتەکانی دیکەتە بێ و زۆر بەهێزیش بی و سوپایشی گەورە و یەک دنیاشتیشتە بێ هێشتا بە زلێز
حساب ناکرێت لە بەرەوەی سینەما سینەما نییە. تۆ چۆن ئەم قسەی ڕاواکەی ئەگەر بەو دیوایە بیسەلمێنین کە قسێکی لەم بابەتە ڕەنگە ڕاست بێت. ئەمەوێت نمونەیەک بێنمەوە هونەرمەندێکی دیسان فەڕەنسی هەیە کە یەکێکە لە تێوەرسێنەکانی سینەماش جان کلود کایر قسەیەکی زۆر زۆر گرنگە لەم بارەوەڵێ هەرگەلێک وێنە لەبارەی خۆی و بەرهەم نەهێنێت مححکومە بە لە ناوچوون. واتە چی ئێمە ئەگەر سینەما واب نیشان بدەین بەرهەمهێنانەوەی وێنەیەکە کە وێنای ئەو گەلە نیشانی دنیاایاتەوە ئەگەر هەرگەلێک توانستی ئەوەی نەبێ ئەو تەسەورە لە خۆی تەماشای خۆی بکات وێنێک لە خۆی دروستکە و ئەو وێنەیە نیشانی دنیا بدات ئەو گەلە مححکومە بێ بە لە ناوچوونواتە شوناسەکەی وردە وردە لە ناو شناسی ئەوانی ترە ئەسڕێتەوە کەواتە ئەو سازگیان بە دڵنیاییەوە بۆ ئەم ڕۆی دنیا بەتایبەت لە سەرەتای سەدەی ئەم سەدەی کە ئێستا ئێمەتیاین لە ناو چڕبوونەوەی تەکنەلۆژیا و پەیوەندیەکان و ئاڵۆزبوونی دنیاە ئەوەی شوناسی گەلانە هێڵێتەوە ڕەنگە ئەگەر زیاڕۆیمان نەکردی بێت و ئەم بڵێ سینەما سینەماش وێنەیەکی ڕاستەقینەی گەلەکانی هەیە و وێنەیەکی دروستکراوی هەیە کە بە ئاراستەیەک تۆ چۆن ئەم وڵاتە ئابینی من هەندێک نمونەی بچووکە هێنمە بۆ نمونە هەر باسی زلهێزەکانە کرد تۆ تەماشا کە سینەمای ئەمریکی بە دیاریکراوی هۆلیوود کە سینەمایەکە زۆرتر سینەمایکی سیاسیە و پشت بەستوو و لە هەمان کاتە دەرەنجامی بیرکردنەوەیکی سیاسیانەیە بۆ دروستکردنی وێنەی ئەمریکا لە خەیاڵدانی جیهانە وێنەی تاکپاڵەوان بوونی دوژمنێکی بەهێز کە هەندێک جار دوژمنە بەهێزەکە ئەتوانێت تا سەر لێواری مردن پاڵەوانەکە ببات بەڵام لە کۆتاییە پاڵەوانەکە هەر جۆرێک بێ سەرەکەوێ و لە کۆتایی هەموو فیلمیشی ئەمریکا ئێمە ئاڵای ئەمریکا بە بەرزی بە شەکاوی ئەبینین کە لە پشتی ئاڵاکەەوە خۆرێکە درێوشێتەوە مەبەستی لە چیە بڵێ ئەمریکا تاکپاڵەوانە و دوژمنی گەورەی هەیە ڕەنگە دوژمنەکانی هەندێک جار تا ئاستی لە ناوبردن بیبن بەڵام لە کۆتاییە ئەمریکا توانێت زاڵ بێ بەسەر هەموو گەلانینی دنیاە و خۆی پاڵەوانی سەرگۆی زەویە و مەسەلی تاکجەمسەری نمایشەکاتەوە لە شوێنێکی ترە سینەمای ئیتاڵی بەنمونە بێنمەوە سینەمایەکە پارێزگاری لە کولتورەکە لە کولتوری ئیتالیەکە تۆ بۆ بێنەرەوە بەرچای خۆ چەند فیلمی ئیتاڵی تەماشا کردووە بە بەردەوامی براندی جلوبەرگەکانی خۆیان لە ڕینکۆت و لە شەقە و لە کۆمەڵک جلوبەرجی دیزانی تایبەتی ئیتالی هەیە سەر مێزی نانخواردنەکانیان پاستا و پیتزا و سپاگێتی کۆمەڵێ ئەو شتانە ئەنجا ئەو ئیدیۆمانەی کە لە زمانی ئیتالیا هەیە نوکتەکانیان فشقیاتەکانیان نازام چی هەموو ئەم شتانە ئەبن بەو ڕەکیزەی کە زمانی سینەمای ئیتالی پێ دروستەکرێ واتە هەر گەلێک بە جۆرێک لە جۆرەکان ئێوێ خۆی شوناسەکەی نیشان باتەوە ئێمە لە کوێی ئەم مەسەلەیین ئەگەر دەرفەت هەبێ پێم خۆشە بڕێن ناوە مەسەلەکەم لە فیلمی دۆنت لوک ئەپا بۆ هین ئەرۆک و هین وێنێکی تەوزێ فیلمێکی زۆر ڕەخنەیە لەسەر ئەمریکا بەس دوجار ئەوانی کە ڕزگاریانە بێچن بۆ کەوکەبەکەی تر هەر ئەمریکی آخر کەسیشکە لەسەر زەوی مێنێت وەر ئەمریکیە تەنانەت عەقڵا ئەوان پیان وایە ینی ئەو سیستمی ئەمریکی بێتە هۆکاری وێران بوونی هی زەوی بەنەوەی لە نوعەکان لە فیلمەکە کە ئەیبینین ینی ئەمریکا کە فریا ناکەوێت ئەوە بەڵام سێرەکەن دوجارەوەی کامێنێت وەر ئەمریکیە لەو فیلمە زۆر ڕەخنەیە شەهر وایە بەزویستم پرسیارێک تر لێ بکەم ینی ئەو قسەی دیوێکی دیکەشی هەیە بەوەی کە سینەما ئەکرێ بکرێتە چەک چۆن تۆ هێزی F16 تێ F35 تێ چوزام سی خۆی 35 و سی ئەو سی خۆیانی تر کە ئێمە زۆر شارەزان بەس مەگەر خەسفماکە ناوێن بزانینەوە منە بەس ئەکرێ سینەماش چەکێک بێ لە پاڵینانی ئێستا ینی مەفهومی هێز گۆڕاوە بەس هێزی ڕق نییە ئێستا سینەما بەشێکی بەدڵنیاییەوە سینەما ئەداتێکی گرنگی هەم نووسینەوەی مێژوە مامۆسایاسین یعنی جاران ئەگەر نووسینەوەی مێژوو تەنیا لە ڕێگی کتابەوە بووە هەندێک جار وێنەی فۆتۆگرافی بووە ئێستا سینەما ئەداتێکی هەر مۆدێرنە بۆ نووسینەوەی مێژوو و بۆ تۆمارکردنی ئەو ڕووداوانی بەسەر هەرگەلێکایەت لە دیدگای خۆیەوە لەلایەکی تریشەوە نیشانەی هێزی هەرگەلێکیشە من نمونەیەکی ترێنمەوە منەتوان بڵێم بۆ کورد سینەما نەک بە تەنیا چەکە بەڵکو باڵوێزێکی ڕاستەقینە ئینسانی ئێمەشە لە دنیا ینی مەسەرەن تۆ لەبەرەوەی کیانێکی سیاسی دیاریکراو نییە لەبەرەوەی خاوەنی سەروەریشی دیاریکرا و ئاڵای خۆت نیت لە ناو نەتەوەی گرتوەکان و چوزانم ئەو ئەنجومەنە تایبەتانی کە بە دەوڵەتان بوونیان هەیە بەڵام لە هەمان کاتە هەر فیلمێکی کوردی لە هەر پارچێکی کوردستان تەنانەت لە دیاسپۆراش بەرهەمێنرێ کاتێ ناوی کورد بەخۆیەوە هەڵەگرێ وەک فیلمێکی کوردی وەک فیلمێک لە کوردستانەوە
ئەڕوا تەماشا فیلمسازەکانی ئێمە بۆ فیلمەکانی ئێمە ئەبن بە باڵوێزی ڕاستەقینەی میلەتی ئێمە و فەرشی سووریان بۆ ڕاخرێ بەشداریەکەن لە فستیڤالەکانە و ئەمە ئەتوانێت ئەو وێنەی ئینسانی ئێمە بجۆزێتەوە بۆ دنیا کە ڕەنگە هیچ سیاسیی ئێمە بە ئاوا بە ئاسانی فەرشی سووری بۆ ڕانەخرێ ماشی نەخرێتە بەردەست و گوێی لێ نەگیرێ فیلمەکانی ئێمە بە هەر جۆرێک بێ لەبەروی هەم لە فستیڤالەکان هەم ئەتوانێت ینی ئەو ئیمکانەی هەیە ئەگەر بەباشی هاوکاری بکرێ بڕاتە سەر شاشەی سینەماکانیش لە دنیا واتە بینەرانی وڵاتانی تریش ببیرن نەک بە تەنیا لە چوارچەوەی فستیڤالەکانە بمێنەوە ئەو کاتە تۆ دنیا ئاشناکەی بەخۆت و ئەگەر کەیسێکە هەیە ئەگەر قەزیەکە هەیە ئەگەر چیرۆکێکە هەیە تەوێت دنیا جوێی لێبێ سینەما چەکە هەرە بەهێزەکەی دەستی ئێمە لە نمونەی میلەتانی وەکو ئێمە یا لە نمونەی ئەم کەیسانی وەکو ئێمە مامەساجان سا بە نمونە گەلی جوو هەتا ئەم سەردەمەش کە ئێمە تایژین دوای چەندین ساڵ لە دوای ئەو جینۆسەیدی بەسەریان هاتووە ساڵانە دەیان فیلم لەبارەی خۆیان و لەبارەی ئەو جینۆسەیدی بەسەریان هاتووە بەرهەمەهێنرێ هەروەها ڕەشپێستەکان بە چڕی بەرهەمهێنانیان زیا کردووە سەبارەت بەو جیاکاریە ڕەگەزیەی لە ساڵانی ڕابردووە بە زۆر بە خەستی بەرامبەریان کراوە هەر بەتابێت لە ئەمریکایە ینی مەسەر ئێستا سینەمای ڕەشپێستەکانیش بە هەمان شێوە جێگەیەکی بەهێزی بۆ خۆی گرتووە سینەمای فێمینیستی بە هەمان شێوە بۆیە سینەمای گەلانی بێدەوڵەتیش کە کورد یەکێکە لەوانە لە ئێستای بوونێکی بۆ خۆی وەرگرتووە ئەگەرچی ئێمە لە ڕووی بەرهەمهێنانەوە ژمارەی فیلمەکانمان کەمە بەڵام لە ڕووی شوناسەوە بە جۆرەکان فیلم دروستکردن و زمانی سینەمای کوردی لە هەر چوار پارچەی کوردستان و دیاسپۆراش توانیوێتی شوناسێک بۆ خۆی لە ناو ئەو شوناسە جیاوازانی سینەمایە بەرهەم بێنێ کە تا ڕادێکی زۆر توان بڵێم شوناسی سینمای کورد شوناسێکی سیاسیانەیە بەڵێ لە کاتێک کە فیلمی کوێستانی قەندیلی هی ڕەحمەتی کاک تەهای کەریمی پێم وابێت لە یەکێک لە مهرەجانەکانی ئیمارات بوو پێم وابێت لە ئیمارات لە ئاسیا شتی هینێکی بەدەستێنا بوو خەڵاتێک ڕڤیوکم لەسەر بینی بەلامەوە سەرنجڕاکێش بوو کۆمنت بوو ئەبزان کۆمنتێک بوو لەسەر فیلمەکە نووسرا بوو نووسی بووی من ئەم فیلمم بینی یەک جیاوازی زۆر سیر لە نێوان ئینسانی کورد و ئینسانی تورکی و فارسی و عەرەبیا بەدیم کردو ژۆی ناسیۆنالیستی ئەوە ناسیۆنالیستێکی زۆر هێرشبەر و مەحفکەرەوەی هەر ئەوی تر بسرێتەوە بەس لە ڕێگەی ئەم فیلمەوە ئەگەر خەیاڵی ناسیۆنالیستانی کورد ببینین خەیاڵێکە کە لەگەڵ پێکەوە ژیانە خەیاڵێکی زۆر ئینسانیانەیە لە ڕاستیانمە نووسی بووی ئێمە زۆر پێویستمان بە ناسینی ناسیۆنالیزمی کوردی هەیە ئەم فیلمەیەکێکە لە نموزەجەکان پێم وابێ ئەمە یعنی لە ڕۆ کۆمەڵاسیەکەشەوە ینی ئەو دیوە میهرەبان و ڕۆح گەورەی کۆمەلگە ئێمە پیشانە سەرباری و ئازارانی ئەم زمانەی کە تێبووە هەر هەوڵی پێکەوە ژیانە لەگەڵوان ترێخ پێگومان خۆتە زانی پێیان فیلمەکە زۆر لەم فەلەکەی ئاسوورەوە بەڵێ مامۆستا یاسین ئەوەی زۆر سەرنجڕاکێشم بل لە توێژینەوەکەیە گەشتم بە هەندێک دەرەنجام سینەمای کورد تاوان چەند قۆناغێکی هەیە ڕەنگە دەرفەت بێ لە کاتی ترابچینە سەری بەڵام لە یەکێک لە قۆناغەکانیە کە ئەوانی تر ئەهاتن لە ینی لەبارەی کورد و فیلمیان دروستە کرد دیدەکەیان بۆ کورد دیدێکی ئۆرنتاڵستیانە بوو و ئەو کوردیان وەک ئەویدی ئەبینی و وەک ئەویدیەکی پێشتر بەرنامە بۆ داڕژرا و وەک ناشرین نمایشی بکەن باشە بەڵام هەر کاتێک کورد خۆی هات فیلمی لەبارەی خۆی دروست کرد لە هێڵمازگیۆنایەوە کە فیلمەکانی تەنانەت بە زمانی کوردیش ناتوانانی دروستکە بە دوایە بۆ دەرهێنەرانی ترکە تا ئەم ساتەشی لەسەر بێ فیلم بە زمانی کوردی دروستەکەن دوو خاڵ زۆر گرنگە زمانی فیلمسازە کوردەکان سەبارەت بە کۆمەڵگەی خۆمان زمانێکی ڕەخنەیە واتە تەنیا سازشکارانە و شاندانی جوانیەکان نییە بەڵکو و زۆر جار جەختکردنە سەر خاڵە لاوازەکان و دیاردە قێزەونەکانی کۆمەلگای لە هێڵمازگیۆنایەوە تەماشاکە بەسەرم بەنمونە لە فیلمی یۆڵ کاتە سەید لە زیندانەکەیەتە دەرەوە پێڵەن ژنەکە و خیانەتی کردو ئەبێ بڕۆی بیکوژیت یعنی ئەمە دیدێکی ڕەخنەگرانی دەرهێنەرەکە من ئاماژەم پێ مەسلەی خۆخۆری کوردوانە بەدڵنیاییەوە یعنی ئەگەر تۆ بڕۆی ئاوا بە شێوکی گشتی فیلمە کوردەکان بێنیت و ئەم خاڵی تایە کە خاڵێکە دەرهێنەری کورد وەک مصلحی ئیجتیماعی چاوی لەسەر ئەوەی کۆمەڵگەکەی خۆی چاکە و لە ڕەخنەگرتنیش ناترسێت بەرامبەر بە گەلانی تر بەرامبەر بەوانی تر دیدێکی میهرەبانانەی هەیە هەر لە کوێستانی قەندیلی هاوڕێی کۆچکردومان کاکتای کەریمی دیمەنێکی زۆر جوان هەیە دیمەنێکە کە هەموو دایکانی گەلانی تر بەیەکەوێنە سەر گۆڕستانەکە و
لەوێ مەسەلەن هەمان بەیەکەوەن لەسەر خاکێکە هەمان بۆ کوڕەکانیان ئەگرین بۆ ڕۆڵەکانیان ئەگرین و ئەم خاکاوێ بە خاکی کۆکەرەوەی هەموو ئەوانی تر ینی دیوێکی میهرەبانانە ئینسانی کوردیشی تیا نیشانە درێتەوە کە ئەو کابرایی کە گۆڕ هەڵکەنەکەیە یا مەسەن ئەو کەسانی کە ئەوان بۆ ناشتونی لەوێ چەند میهرەبانانە لەگەڵ ئەوانی تر مامەڵا ئاکاتەوە نەک بەتەنیا ئەمە لە زۆر فیلمی تری دەرهێنەرە کوردەکانیشە بە هەمان شێوە ئەم دیدەی وەک قوبولکردنی گەلانی تر نیشان دراوەتەوە بۆ لەبەرەوەی لە بنەڕەتە مامۆسایاسین بیرکردنەوەیکی کوردیانەمان هەیە ئێمە کە پێمان وایە ئێمە گەلانی ڕۆژهەڵاتی ناوین ئێمە دوژمنی یەکترینی ئێمە لەسەر خاشێک بەیەکەوە وەک هاوبەش ئەتوانین بژین و ئەوە سیاسەتێکی بەد دیدێکە کە لە دوای کۆلۆنیالیزمەوە بە دیاریکراوی و دابشکردنی ئەم خاکانەوە هاتۆتەکایەوە ئێمەی لە یەکتر کردووە دەنا تەماشاکە ئێمە زۆر جا لە گەلانی ترا جلوبەرگمان یەکە وشەی هاوبەشمان هەیە میلۆدی هاوبەشمان هەیە خواردنی هاوبەشمان هەیە شێوازی مەسەرەن خشڵ و زۆشتی تری هاوبەشمان هەیە و سۆزمان بەرامبەر بە یەکتری هەیە و سیاسەتی 100 ساڵی ڕابردووی بەدکاری ئەم دەوڵەتانی کە بە زۆر دروستکران وای کردو ئێمە دوژمن بین دەنا ئەگەر وەک فەرات پیرباڕەڵێ مێژوەکەی تر فەرامۆشکە و مێژوێکی تازە دروستکە ئەتوانین مێژوێکی تر بە پێکەوە ژیان بێکۆ دروستکەنەوە و دیدی سینەمای کورد لە ڕاستە بۆ گەلانی تر ڕێک ئەم من ئەم دیدەم زۆر بە دیدێکی ڕاقیە تەنانە لە سینەمای ئێرانی تورکیا عەربیشان نایبینم چکە دایم کورد لە وێناکردنی سینەمای ئەو وڵاتانەیە ینی لە باشترین حاڵەتە کەسێکی نەخوێنەوارە کەسێکی دواکەوتووە ینی هەرچەند ینی لە ڕەنگە لە سینەمای ئێرانیە لە سینەمای تورکیا ئێستا ڕەنگە بێلگە جەیلان و ئەوان نازم لە فیلمە تازەکە جەنابەت بینیوتە ئەوە لە هەندێک لە فیلمی محسین مەخمەڵ باف و ئەوانەیە کورد وێنەیەکی تری هەیە لەوەی کە سینەمای ڕسمی درا بەس بە عمومەن ینی کورد لە سینەمای ئەوانی دیکەیە وێنەیەکی هینی نیە ینی وێنەیەکی پراویزی ئەزانی مامۆستا پەیوەندی بەچیەوە هەیە ئەو دیدە ئۆرنتاڵستی لە سەرەتاوە لەسەر کورد دروستکرا بە هاوبەرچی لەگەڵ ئەو دیدەی ئەم دەوڵەتانەی کوردستانی بەسەرادا بەشکرا شتێکیان بۆ مەبەست بوو کورد وەک کێوی کورد وەک ژنکوش کورد وەک چەتە کورد وەک نازانم کەسێک کە شایستەی ئەوە نەبێت تۆ وەک شارستانیت قبوڵیکەی نیشان بنەوە ئەم دیدە نەک بەتەنیا لە سینەمای تورکی و سینەمای ئێرانی و تەنانەت هەندێک لە فیلمی عەرەبی کۆنیشا بوونی هەیە تەنانەت نمونەیەک بێنمەوە ڕۆمانەکەی کارڵمای بە کوردستانی کێویدا کە ساڵی 1936 لەلایەن دەرهێنەرێکی نەمسایی و ئەکرێ بە فیلم نە ئەم دەرهێنەرە کوردستانی بینیوە نەکارڵمایش خۆی کوردستانی بینی بوو بەڵام لەناو ئەو فیلمەیە کە بەشێکی زۆری تاوان فیلمەکە فیلمێکی ئەڵمانیە بە زمان و بەشێکی زۆری ئەوروپیەکان لە ڕێی ئەم فیلمەوە کوردستانیان ناسیوە لەوێ چیمان هەیە چیرۆکە بریتێ لەوەی کە کۆمەڵێک خەڵک بەگەشت ئەچن بۆ ناوچەیەک لەوەیە کەونە دەست مەجموعەیە چەتە کە بەسەر بازرگانیان پێوەکەن و چوزانم کە دیدێکی سەرکێشانە و دیدێکە وەک چەتە ئینسانی کورد پیشان باتوانە لە دوای ئەوەشەوە ئەو گەلانی تر کە گەلانی سەردەست بوون و ئەو دەوڵەتانە بوون کە کوردستانی بەسەرادا بەشکراوە دیسان کوردیان بە ناشرینشانناوە تا کۆتان نمونەی فیلمی تەختەسیای سەمیرەی مەخمەڵ بافیش کوردەکان وەک کێوی ئەبینێ مامۆسایەکی فارس ئەبێ بێ کوردەکان فێری خوێنەواریکە هیچ کات نیشان ئەومان نیشان نایەتەوە کە بڵێ کوردەکان خۆیان خاوەن شارستانێتن جا بە یەک جیاوازی بچووک کە لەناو ئەو فیلمەی تەختەسیای مەخمەڵ بافە سەمیرەیە کاتێک کە مەترسی قەسفکردنیەت و مناڵەکان بە چیاکایە سەرەکەون تەنانەت معلیمەکەیان لەو کاتەشە دەستبەرداریان نابێ بە حساب چونکە ئەو فارسە ئەو میهرەبانە لەگەڵیان باشە لەوێ ڕۆن بەدەم ڕێگاوە مناڵەکان فێری خوێنەوارێکە بە حساب هەمان نموزەجی ئاوا ئەتوانین بڵێم لە فیلمی مێگەلی یڵمەزگوێنەی شتەکەمان چۆن نیشانەیە باسی خێزانێکی کۆچەری کوردمان بۆکە لە چیان لەبەر دۆخی سەخت بە ئیجبار ئەبێ بڕۆن بارکەن ناتوان چیتر لە چیا بمێننەوە و بێ مەڕووماڵاتەکانیان برن بۆ شار بیفرۆشن و ژیانیان تر وردە دەخۆت فیلمەکە بینیەوە ڕەنگە بەشێک لە بیرەران بینی بێتیان چۆن ژیانیان ئەگۆڕێت لێرە شتێکی زۆر سەیر و تایبەت هەیە باز لە با بڵێن وێرانی ئەو دۆخی ئینسانی کوردی شەکا کە بەهۆی نەخوێندەواریەوە تووشی بووە یا بەهۆی
ناحاڵی بوون لە مێژووی خۆی لە سەر خاچی خۆی تووشی بووە مناڵەکانە ڕۆن لە شاخەکان پارچە ئاسارە دۆزنەوە ئەچن بە پارەی کەمەی فرۆشن بەو گەشتیارانەی هاتوون بۆ گەشت کە کورد نین واتە لەوێت یڵمەزگۆنای پێماڵە چێڵێ ئەم سەرزەمینە کە سەرزەمینی ئێمەیە خاوەنی شارستانەتێکی دێرینە بەڵام ئێمە بە ئیجبار خراوینەتە دۆخێکەوە نە ئاگامان لە مێژووی خۆمان ماوە نەبۆشمان گرنگە و تەنانەت مافی ژیانیشمان لە شاخەکانە بەدەستەوە ناهێڵڕێ بۆیە ئەبێ بڕۆین لە ناو شارە گەورەکانی ئەوانە ئاسیمی لەبین و تەنان زمان و کلتوریشمان بیرچێتەوە ینی ئەمەیە جیاوازیەکە تۆ لە شوێنەکە حەقیقی باسی خۆتەکەی لە شوێنێکە بەفەی باسی تۆ باز بین بۆ 2022 یا 22 دایکە ئەلیف بۆن من لە دایکە ئەلیفە وێنەیەکی تەواو پاڵەوانێکی تەواو جیاوازی هی کورد یا هی کەسێتی هی کوردیە بینین کە تایە ئەتوانین بڵین کە زۆر جیاوازە لە ئەوەی کە لە سینەمای ئەوانی تراهینەکە تەرحێکی تێکرێ بۆ کەسەکار چەند ئەوەی کە بە تەواتی کورد بێ ڕەنگە زۆر قسە لەسەر ئەوە هەبێت چکە شوناسی مەسلەی عەلەوی بوون و کوردبوون و ئەوانە لەوێ خۆتەزانی زۆر هێنیتە بەڵام بەعموم دایکەکە لە مەنتیقێکی کوردیە بەر شاڵاوی ڕاگواستن و لە ناوبن بەڵا سێرەکەی زۆر بەهێزە ئەم ژنە فیلمەکەی هونەرمەند کازم ئۆس دایکە ئەلیف طبعا یەکێکە لە ئەو فیلمانەی کە من پێم وایە ئێمە دەرهێنەرە کوردەکان بە دەرەنجامی بیرکردنەوە لە کتێب و نووسینی نووسەرە کوردەکان ئەدیبە کوردەکان لە دوای ڕۆمانی کوردیۆ جۆرێک نەهەزەیەک هەیە جۆرێک ڕاپەڕینێک ڕابوونێک هەیە کە ئینسانی کورد لە سینەماکەی خۆیان بیرەکاتەوە و ئینسانی کورد لە سینەماکەی خۆیان ئەوێ وێنێکی جیاواز نیشان باتەوە دووبارە لەم فیلمە هەست بە چیەکەین یەکەم ژن پاڵەوانە ئەم فیلمایەوە پێمان بڵێ لە ناو ژیانی کولتوری ئێمەیە ژن قوربانی نییە ژن سەردەستە ژن سالارە ژن پاڵەوانە دایکەکانی ئێمە دایکی بەهێز بوون خێزانە گەورەکانیان بردووە بەڕێوە بۆی دایکە ئەلیف نمونەی ئەم دایکە بەهێزەیە و لەگەڵیشە تەنانەت تا دیوێکی ئوستوری ژەڕوات کە ژیانی ئێمەی کورد بە جۆرێک لە جۆرەکان لەسەر ئەفسانەکانیش پابەندی خۆی هەیە بەڵام بە هاوشێوەی ئەوە تەوان ڕاستە باسی جۆرێک لە جۆرەکان کوردە عەلەویەکانەکە بەڵام هەر فیلمەکە لەبارەی کوردەوەی و لەبارەی جینۆسایدی دەرسیمەوەی و ینی هەموو چیرۆکە لەبارەی کوردستانەوەیە ئەمە نیشانەی ئەم هۆش هاتنەوەی ئینسانی ئێمە بۆ دنیا بڵێ ئەو وێنەی تۆ خەریکی نیشانی منی ئەی کە من وەک ژن کوشپشانی نەخێوانیە لە لای من ژن پاڵەوانە ئەو وێنەی کە تۆ حەزەکەی بیبینیت بڵێک بەسەن کوردەکان نازان خۆیان بەڕێوەبەرن نەخێوانیە ئێمە باشە زانین کۆمەڵگەکەی خۆمان بەڕێوەبەرین بەڵام هەلەکەمان بۆ نەڕاستا ئەم وێنە سیاسی ئینسانی کوردی پیشانی لەسەر ئەوەی کە زۆر گرنگە ئێمە سینەمامان هەبێ و لە ڕێگەی سینەماوە حتا ناشرین لایەنە خراپ و لاوازەکانی خۆشمان پیشان بێ ڕەنگە باشتر بێ لەوەی کە لە ڕێگەی سینەمای خەڵکی دیکەوە ببینەوە بینی هین بوو ڤیددیۆیەکی تقریباً بۆ فوکاهی بۆ بەڵام زۆر قوڵ بوو ینی ڕخنەگرتن بوو لە سینەمای هۆلیوود بە تایبەتی هین بوو دیوێکیان ئەفریقا بوو لە هۆلیوودا وێنی ئەفریقا لە سینەمای هۆلیوودا و ئەفریقا بەڕاستەقینەی ینی لە هینە لە سینەمای هۆلیوودا ئەفریقا بریتە لە کۆمەڵێک شاری ئەوەی کە لەگەڵ دروستکراوە و خانۆکانی لە قوڕ دروستکراوە و تەسکە و ئیتر بیابانێکی وشک و ڕوتەوەوانە لە حەقیقیشا کە ئەچیت سێرەکەی ینی جادەکانی بۆ نمونە هی ئەدیس ئابابا هی چوزام هەرێکێک لەو شارە ئەفریقانە بینی سێرەکەی ئەوروپایەکە بۆ خۆی پڕپڕە لە سەوزایی و ئەوە ینی تۆ تەنانەت لەم ئاستەشا ینی حتا ئێستا لە خیاڵدانی ئێمەشا مامۆستا هەوراز ینی لای بەڕاستیانی لای ئێمەش کە سەفەری ئەفریقامان نەکردوانی دیکۆمنتەری زۆر باشمان لەبارەی ئەفریقاوە بینەوە بەڕاستی ئەفریقا لای ئێمەش بریتە لە بیابانێکی ڕوت و ئەوە ئەمە خەتەری سینەمانی تۆ گەر وێنە لەبارەی خۆتۆ بەرەمنێنیت بۆ لەگەر ئەفریقەکان خاوەنی سینەماکی زۆر بەهێز بوونایە کە بەردەوام بگەیشتە بە من ڕەنگە ئەم وێنم لەسەر ئەفریقا بۆ دروست نەبووە بەدڵنیایی ئەزانی مشکلەکە لە چیە هێشتا من پێم وایە بەشێک لە فیلم سازە گەورەکانی تورک و فارس و وڵاتانی تریش هێشتا جەراعەتی ئەویان نەکردو وێنەی ڕاستەقینە لەبارەی کوردەوە نیشان بن تەنانەت دوایین فیلمی نووری بەڵگەجەیلان پوش و پەڵاش فیلمەکەی ناوی ئەوەیە لەباری چەند مامۆستایەکەوە لە گوندێک
دوورە دەستی کوردستان لەوێ مامۆستان وانە بابەتی فیلمەکە بابەتێکی کۆمەڵایەتیە بەڵام بەبێ و هیچ باسی ئەو بکە ئەو گوندە کوێیە چییە ئەیناسیتەوە لە دیالۆژێکی بەسیتە ئەیناسیتەوە یەکێک لە دیالۆگەکان دوو مامۆسابەیەک و ڕاوەستاون قساکەن دانیشتون لە کافەیەک یەکیان مامۆسای ئینگلیزی و تریا مامۆسای بیرکاریە مامۆسا بیرکاریەکە بە مامۆسا ئینگلیزیەکەڵێ ئەرێ بناڵەکان فێری زمانی ئینگلیزیە بن مامۆسای ئینگلیزیەکەڵێ وڵا لە ڕاستیە ئەوەی ئەوان خەریکن من فێری کوردیەکەن من ناتوانم ئەوان فێری ئینگلیزی بکەن جا ئەمە دوو ڕەهەندی هەیە لە ڕاستیە ڕەهەندێکی ئەوێ پێمان بڵێ کورد حزورێکی وای هەیە کە خەریکە تورکەکان فێری کوردیەکە باشە ئەمە ئاماژەیەکی سیاسیانەیە کە ئەتوانی لێ بخەینەوە لە شوێنێکشە دیوێکی وەک ئەوی تربینینی تایە کە بە ناچیز پیشاندانی ئینسانی کووردە کە توانای فێربوون نییە یعنی هێشتا ئەو لۆژیشی زاڵێنێکی زۆر پارادۆکسیکڵانی هەردوو دیوەکەی لێ خوێنیتەوە بەڵێ وێنەی با بڵێن نەتەوەی سەردەست بە جۆرێک خۆی بەزاڵە زانێ بە جۆرێک خۆی بە گەورە ئابینێ مەسەرەن توانای فێربوون نایە بە ئینسانی کورد بەڵام لە شوێنێک شاتووە توانی ئەو بۆعدەی تری بخوێنیتەوە کە من پێم وایە لە ناو فیلمەکە زۆرتر نوری بەلگەجلان مەبەسی لەوەیان بووە کە بڵێ کوردەکان خەریکن تورکەکان فێری کوردیەکەن تا لە یەکتری حاڵی ببنەوەوانە کە ئەمە مەسەن ئەکرێمان دیوکی پۆزتیڤی ئیشەکە بێ کێشەکە لە چیە بەشێکی زۆر هێشتا لە فیلمسازەکانی دەرەوە وەک خۆی کورد ناناسن و یان مەبەستیان نییە کورد بناسن ئەمە ئیشکالەکەی لە کوواکە دروست کردووە بەشێک لە فیلمسازە کوردەکانیش مامۆستا یاسین من وەک خۆم ناوم ناو ئاهانی کە سواڵی خەڵاتەکەن ئەڕۆن هەمان وێنەی ئۆرەنتاڵستیانە لە فیلمەکانیانە دووبارەکەنەوە تا نیشانی غەربی بن و غەرب بە فیلمێسکی تیمساحیانەی خۆی خەڵاتێ دوو خەڵات بەم فیلمانە ببەخشێتەوە لەسەر ناشرینەکان ئیشەکەنەوە لەسەر لایەنە خراپەکانی کۆمەلگا ئیشەکەنەوە و خەریکن ئەو شتە ئەسەلمێنن کە ساڵهای ساڵە ئەوانی تر بنیادیان ناوە لە خەیاڵدانی خۆیانە باشە کە ئەمە خودی مەترسیەکەیە مەترسیەکەش پەیوەندی بە چیەوەیە مەترسیەکە پەیوەندی بەوەیە کە تۆ وێنەیەکی ڕاستەقینە لەم گەلە نیشان نایەتەوە وەکو ئەو نمونەی بەڕێزێ با بڵین باسی کرد کە کاتێک لە فیلمە هۆلیودەکان ئەفریقابینی ئەفریقایەکی وێران و وشکەڵات و خەریکن هەمیان شەڕەکەن لە ناو خۆیانە بەڵام لە ڕاستەقینەکەی ئەکرێ شاری گەشاوە و دیار و ژیانێکی کامەرانیشان هەبێت بەڵێ بەڕاستە حەزم کرد بینە تۆزە دیوە کۆمەڵاتەکەی بۆ پێی کە اختصاصی کۆمەڵ ینی پسپۆرەکەت کۆمەڵاسیە حەزەکەم لەسەر نامەی ماستەرەکەت هەندێک بۆمان بدوێی نامێکی گرنگە حەزەکەم بەڕاستی بینەرەکان ئاگایان لێبێەوە باسەکەم لە ڕاستیە ئێمە بدوای پرسیاریشی دیاریکراوە گەڕین کە زۆر بجار ئەوتراک ئایا کورد سینەمای هەیە یانیەتی و ئەگەر هەیەی شوناسەکەی چییە بۆ ئەمە بەستە ئێمە هەوڵمان نا با بڵین بگەڕین بزانین بەرهەمهێنانی فیلمی کوردی چەند قۆناغی تێپەڕانوە و فیلمەکان کۆکەینەوە بڕوانین بەناو فیلمەکانە و هێڵی هاوبەشی چیرۆک بدۆزینەوە و بەراوردی کەین بەو تیۆرانەی لە دنیاە شوناسی سینەمای گەلێکی پێناسراوەتەوە مەسەرەن ئێمە چۆن نتوانین بڵین ئەمە سینەمای فەڕەنسیە یا ئەمە سینەمای ژاپۆنیە یا ئەمە سینەمای ئێرانیە یا ئەمە سینەمای ئیتاڵیە مادەم ئەم دەستەواژانەمان هەن بۆ ناسینەمەی سینەمای گەلانی تر ئەمانە بەرەنجامی هەندێک تێڕوانین و تێزی تیۆرین مەسەلەن ئێمە سوودمان لە چەند تێڕوانینێک وەرگرتەوە بە نمونە تێڕوانینێک بۆ شوناس وەک ئەوە ئەبینینەوە کە شوناس چییە شوناس واتە یەکەیەک پەیوەندیکی کۆمەڵایەتی تۆ چۆن سەیری خۆتەکەی و چۆن سەیری ئەوی ترەکەی لە ناو خۆیان خۆت چۆنە بینی و وێنەی ئەوی تر چۆنە بینیتەوە گروپێکی کۆمەڵایەتی خۆیان چۆنن و خەڵک چۆن ئەوانە بینێت باشە ئێمە هاتین بەم بنەمایە سەیری فیلمە کوردیەکانمان کرد تا بزانین ئایا زمانێکی هاوبەش یان ڕستەیەکی هاوبەشی سینەمایی لە ناو فیلمە کوردیەکانە بوونی هەیە تاوەکو یەکێتیەک بیان بەستینە ئەم فیلمانە بێکەوە یا ئەمانە فیلمی سربەخۆ و تاکتاکە و لەکتری گیان و ناتوان یا هێڵی هاوبەشیان بەدڵنیایەوە بۆم مەبەستە ئێمە هەستین
10 ساڵی کۆتایی سینەمای کوردیشمان تەنانەت وەرگرت بەڵێ ئەگەر چی سینەمای کورد لە دەرکەوتنیەوە لە ساڵی 1926ەوە کە یەکەم فیلم زارێ و هەموو بەگنازارۆف دروستی کردووە چەند قۆناغی تێپەڕانۆ لەوانەش گەڕاین هاتینە سەر 10 ساڵی کۆتایی کە ئەم 10 ساڵی کۆتایی لە 2012 تا 2022 وەرمانگرت بوو نزیک بە 140 فیلمی سینەمایی درێژ ئەمە جگەل لە کورتە فیلم کە زیاتر لە 500 کورتە فیلم و زیاد لە 1000 فیلمی بەڵگەنامەی و دۆکمنتەری و ئەمانە دروستکراون ئێمە زۆرتر لەسەر فیلمە درێژەکان با بڵێن وەستابوون ئەم فیلمانە بە هاوبەشی جگە لە باشووری کوردستان لە پارچەکانی تری کوردستان و ئەو فیلمانش کە لە دیاسپۆرا بەرهەم هاتبوون بینیمان کۆمەڵێک خاڵی هاوبەش لە ناوان فیلمانەیە هەیە یەکەم بابەتی سنوور هێشتا قەزیەیە لە ناو ئینسانی کورددا بۆ لەبەروی ئێمە هێشتا مشکلی حدودمان هەیە یەکیشتر لەو بابەتانی کە هەمانە باسکردن لەو کارەسات و جینۆسایدانی کە بەسەرمان هاتوون لە ناوبەشی زۆری فیلمە کوردیەکانە هەن تەنانەت مامۆسایاسین بەو فیلمانەشەوە کە چیرۆکەکەی تەواو چیرۆکیشی خۆشەویستیە باشە کە ئەمە مەسەن بەنمونە ژانری فیلمەکە ژانرێکی مەسەن دراما و خۆشەویستیە باش تەنانەت لەوەشە ئەگەر بە ئاماژەیەکیش بێ چۆتەوە سەر هێڵە سیاسەکەی تعبیرکردن لە ئینسانی کورد دۆخێکی تر مەسەلەی پاڵەوان تۆناهیە چ پاڵەوانێکە پاڵەوانەکە ئێمە هەر تەنیا پاڵەوانی قوربانیە یا پاڵەوانێکە لە دوای قوربانی بوونەوە ئەوێ ببێ بە پاڵەوان باشە بینیمان لە زۆرینەی فیلمە کوردیەکانە ئەم ڕەکیزە هاوبەشانە بوونیان هەیە مەسەرەن بەکارهێنانەوەی زمان و ئیدیۆمەکان مەسەر خۆ دەزانی زمانی کوردی بەو پێی کە لەهجەی زۆرە زمانێکی دەوڵەمەندی هەیە چونکە هاوتایی لە زمانەکەیان زۆرە لەگەڵ ئەمەشە ئیدیۆم و میتافۆڕەکانیشی زۆرە مەسەرەن تۆ بۆی تعبیر لە شتێ بکەی مەرج نییە بە دیاریکراوی یەک دێڕە دەربڕی بێ بەڵکو یەک وشە دەربڕی بە جاریوە دێڕێکی بەکارێناوە کە پندێکی پێشینانە جا ئێمە ئەم شتانەمان لە زۆر فیلمی کوردیا بینیەوە ڕوغمی ئەوەی ئەو فیلمە جاری وایە فیلمێک لە باشووری کوردستان دروستکراوە لە ساڵێکە دوای چەند ساڵی تر فیلمێک لە باکووری کوردستان دروستکراوە و ئەم دوو دەرهێنەرە ڕەنگە هەرگیز یەکتریان نەبینێ و بە هەرگیز فیلمەکان یەکتریشان نەبینی بێ بەڵام تەنانەت چیرۆکی هاوبەش لە ناو فیلمەکانیانە هەیە و ئەگەر بە دیاریکراوی باسیەوە بکەم ئەگەر پێکهاتەی ڕستە بریتی بێ لە کۆمەڵێک وشەی دوا بە دوای یەکتر هاتووی بەهۆی ئامرازی پەیوەندیەوە کە بەیەکۆلکاون و مانایەکی دیاریکراوە بەخشن ئەمە پێوتری ڕستەیەکی تەواو ئێمە لە سینەمای دیمەنمان هەیە کە هەر دیمەنێک لە چەند گرتەیەکی دوا بە دوای یەک پێک هاتوون و ئەو گرتانە بەیەکەوە یەکمانە دروستەکەن ئێمە کۆمپۆزیشنی هاوبەشمان هەیە سەیریکە ئێمە ئەو زمانە سینەماییەی بۆ سینەمای کورد دروست بووە یاڵمازگۆنای بە دیاریکراوی لە نیشاندانەوەی ئەو کۆمپۆزیشنەی شاخ و بەفر و تاکەدارێک و ڕێگایەک و بە جۆرێک لە جۆرەکان تۆ دیقەت بە وەرە بۆ کاک بەهمەنی قوبادی وەرە بۆ مامۆستا هونەر سەلیم وەرە بۆ هیشام زەمان بڕۆ تا لای کاک شەوکەت ئەمین ئەم کۆمپۆزیشنە ئەناسیتەوە کە ئەمە چیمای خۆشحاڵیە لە دەرەنجامە کاتێک میلەتانی تر تەماشای فیلمی کوردیەکەنەوە ئەگەر بە جلوبەرگیش بێ شوناسی سینەماکەیە دۆزنەوە کە بە ئیدیۆمەکانیش بێ زمانی سینەماکەیە ناسنەوە بە کۆمپۆزیشنی وێنەییش بێ سینەماکەیە ناسنەوە کەواتە ئەو پێکهاتانەی شوناسی با بڵێن سینەمای کورد دروستەکەن زمانی هاوبەشە باشە کە ئێستا شتێک کەمایی زۆر خۆشحاڵی مامۆسایاسین لە سینەمای کووردا وێ ڕای دابەش بوونەکان بەسەر ئەم دەوڵەتانەیە فیلمسازە کوردەکان کاتێک فیلم دروستەکەن بەنمونە شەهرامی عەلیدی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەچێ لە ئامەد فیلم دروستەکە دەرهێنەرێکی تر مەسەرەن لە ئامەد و ئەڕوا لە ڕۆژهەڵاتی کوردستان فیلم دروستەکە واتە ئەو سنوورەی وا بە زۆر بۆمان چەسپێنراوە فیلم سازەکان ئەیشکێنن و نایناسن جگە لەمە ئەڕۆن ئەکتەری پارچەکانی تری کوردستان وێ ڕای جیاوازی لەهجەش شێوەزاریش بەکارەهێنن لە فیلمەکانیانە بەبێ و کێشە دوایین فیلمی دەرهێنەر عەلی کەمال چنار کە لە مێردین دروستی کردووە بە ناوی ئاهەنگی عەلیوزین هەموو ئەکتەرەکانی کرمانجن
تەنیا دایکەکە نەبێ کە دایکی خێزانەکەیە مریەم بوبانی لە سنەوە هێناوە زۆر بە لەهجەیەکی خۆشی سنەیانە قساکە و هیچ کێشەمان نییە ئێمە فیلمەکە وەکو فیلمێکی کوردیە بینین یەکێک بە کرمانجی قساکەوی تر بە سۆرانی قساکە بە ئەردەڵانی قساکە کێشەمان نییە ئێمە کوردەکانی هەمان لە زمانی یەکتری تێگەین تەنانەت ئەمانەوێ فیلمسازە کوردەکان بربەستی شێوەزاریش تێ بپەڕێن وەک چۆن بربەستی سنوور ناناسێ ئەمە یەکیشترە لە حاڵەتەکان کە زمانە بەکارهێنانی شێوەزارە جیاوازەکانە بەکارهێنانی جلوبەرجی کوردیە بەکارهێنانی مۆسیقا و گۆرانی کوردیە ینی یەکیشتر لەو خاڵانی کە زۆر پۆزتیڤە بەرهەمهێنانەوەی ئەو میوزیکە ڕەسەن و ترادیشنە کوردیەیە کە مەسەن بەرمونە تۆ سەری فیلمێکی کرمانجیەکەی لە پڕەکە لە لەحزەیەکە گۆرانیی حەسەن زیرەشی لەسەر بە هەمان شێوە سەیری فیلمەکەی سالمی سەڵەواتیەکەی مەقامێکی شاکرۆی لەسەر داناوە ینی هاوبەشی پێکردنەوەیەک هەیە جگە لەوە بوونی پاڵەوانێک کە وێڕای قوربانی بوون ئەتوانێ دۆخی قوربانی بوون تێپەڕێنێ و ببێ بە پاڵەوان مەسەرەن نمونەی دوایین فیلمەکەی سالمی سەڵواتی ساتێک بۆ فڕینی کەوەکان ساتێک بۆ ئازادی کەوەکان ئەو چرکە ساتەی دایکەکە هەموو ڕۆژێ لە بەردەم زیندانەکەیە ئەوەستێکە زیندانەکە پێشتر کوڕەکەی لەوێ زیندان بووە بەڵام ئیعدام کراوە ئەم ڕۆژانە کڵۆشەکرە با بۆ هاوڕەکانی ئەگەر چی ئەشێوێ بە بەرتیل هەندێک کڵۆشەکر با بە نیگابانی با بڵێن زیندانەکە بەڵام کێشەی نییە هەندێک کڵۆشەکر بڕوا بۆ هاوڕەکانی لە دیمەنی کۆتاییە ئەم دایکە لە یادی لە دایک بوونی کوڕەکەیە کە ئیعدام کراوە ڤیددیویەکە خاتە سەر با بڵێن تەلەڤیزۆنەکەی ماڵەوەیان کە شایی کوڕەکەیەتی چرکە ساتێکە چرکە ساتی مەرجی کوڕەکەیەتی بەڵام ئەو لەوێ شاییە گێڕێ دوو دەست ماڵاکە دایکێکە دایکە شەیدە بەڵام بۆ کوڕەکەی هەڵەپەڕێ لە فیلمەکەی ئاهەنگی عەلی و زینە بە هەمان شێوە کوڕەکەیان کە گەریلا بووە کوژراوە یەن پێڵێن نابێ تەعزیی بۆ بجێڕێ لە جاقەی چێکە ئاهەنگی بۆ جێڕم ئەو دروستکردنی ئەم پارادۆکسەیە ینی ئەم وێنە سینەماییانن کە تۆ لە سینەمای گەلانی تران نایدۆزیتەوە ڕاستە ئەمە بووە بە شوناسی سینەمای گرنگە ئەوە ئەگەر بینە زیاتر بێنە ناو دیوە کۆمەڵاتێکەوە ینی سینەما توانایەکی زۆر گەورەی هەیە لەسەرەوەی کە خەیاڵدان و بیرکردنەوەی خەڵک بگۆڕێ بە تایبەتی گەنجەکان ینی ئێمە لەو ئەو نەتەوانەی کە زۆر گرنگی بە سیاسەتی کولتوریێن بۆ ئەوەی کە کەمترین ینی خەڵکیان بەرکەمترین تەسیراتی دەرەکی بکەوێ هەوڵێن هۆڵی سینەمانەکانیان بەردەوام پڕبێت بای ئەو فیلمیان هەبێ حتا ئەگەر فیلمی زۆر هوەری ئەوانەش نەبێ فیلمی تیجاری زۆر ئەوەش بن زوو تێپەڕ ئەوانە بن بەسەر بە زمانی خۆیان بێ هەبن بۆ شاشەکانی خۆیان حتا من لە هەندێک ینی وڵاتی کۆک و ئێران حتا تورکیا ئەوانە ینی فیلمیان بە ژێرنووسیش دانانێن لەبەرەوەی زمان هین نەبێ ئەو ئەبێ ئیلا فیلم دەبلاتکرێگە ئەگەر لە هین بێ ینی بۆ کورد کە ئێمە ینی زۆر هینین ینی زۆر چاومان لەسرە زۆر چاوسێنراوینەتەوە و ئەکەوینە ناو پیلانی ئەم و ئەو حتاهی جگە لە دەوڵەتەکانی چواردەورمان هی دەرەکیش ینی دەوڵەتەکانی دەرەوە دەوڵەتەکانی دووریش لە کوردستانەوە ینی بۆ ئێمە بەرەمهێنانی فیلم و بەرەمێنانی هەموو چەشنەکانی هی ئەوەی کە چەشنە جیاوازەکانی هی فیلم و سینەما بۆ ئێمە تا چەند گرنگە ینی بە تایبەتی بۆن من لە ڕووی بیرکردنەوە ینی تۆ ئینسانی کورد بۆ نمونە لە مێژووی خۆی دابراوت تا چەند سینەما ئەتوانێت بۆ نمونە بێنێتەوە ئەم مێژووە لە دابوونەریتی ڕەنگەدا دابڕابێت تا چەند ئەتوانێت بێنێتەوە سەر ئەم دابوونەریتە یاخود دابوونەریتێکیشی لەسەر بنەمایهی کوردانە بۆ دروستکاتەوە کە جیاواز بێ لە دابوونەریتی خەڵکی دیکەەوە دەست خۆش بە پرسیارێکی زۆر گرنگە کردمەوە سایاسین سینەما سێ ئاستی دیاریکراوی هەیە بە پەیوەست بە دۆخە کۆمەڵایەتێکەوە دۆخێکی پەیوەستە بە بەرهەمهێنانی فیلمەکەەوە تۆزانی سینەما یەکێکە لە ڕاقیترین کەرتە ژیاریەکانی پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک هەر کۆمەڵگایەک پیشەسازی سینەماتیای بوو واتە ئەو کۆمەڵگایە کۆمەڵکەیەکی گەشە کردووە هەم لەباری عەقلیەوە هەم لەباری کۆمەڵایەتی و هەم لەباری کولتوریەوە مادەم توانیوێتی کادری سینەمایی بەرهەم بێنێ بۆیە بەر لە بەرهەمهێنانی فیلمەکە بەرهەمهێنانی کادری هونەری بۆ سینەما خاڵێکی زۆر گرنگە بۆیە ئەگەر ئێمە وردە لە پارچەکانی تری کوردستان تا بە باشووری کوردستانی شەگا ئەوەی کە ئێمە توانیومانە بە نەوعێک لە نەوعەکان بتوانین کادری سینەماییمان هەبێ ئەمە زۆر
خاڵێکی پۆزتیڤە لە بەرامبەر ئەم حاڵەتەشە فیلمە کوردیەکان کە توانیویانە ئەو وێنەیە دووبارە بکەنەوە وێنەی کولتور دووبارە بکەنەوە جوانیەکانی ئێمە نیشان بنەوە و بتوانن ئەفسانە کوردیەکان بە جۆرێک لە جۆرەکان بێننەوە نیشانی ئینسانی کوردی بنەوە ئەمە خاڵێکی زۆر زۆر پۆزتیڤە و ئەتوانێ وامان لێ بکە ئێمە بە خۆمان ئاشنا بکاتەوە ینی ئەگەر تۆ مێژوویەکە هەیە ئەو مێژووە و لێ داگیر کراوە ئەگەر مێژوویەکە هەیە وای کردووە تۆ خۆت نەناسیتەوە ئەگەر دۆخێک هەیە کە بە نەوعێک لە نەوعەکان تۆ لە خۆت دابڕاوی کارکتەری خۆتی بیرچۆتەوە گۆرانیەکانی خۆتی بیرچۆتەوە ئەو سینەمای کوردەکەتەوە ئەو وێنەی خۆت نیشانەیەاتەوە ئەو کللتوری خۆت نیشانەیەاتەوە ئەو لێبوردەیی خۆت نیشانەیەاتەوە و پابندی تۆ بە مێژووە جارێکترە بەستێتەوە ئەم ئاستەی سێهەم بریتە لە نمایشکردنی فیلم بۆ کۆمەڵگەکەی خۆت ئێمە باسی ئەم حاڵەتەمان کرد باسی ئەوەش بکەین کە تۆ چ وێنێک بەرامبەر بە جیهان نیشانەیتەوە چۆن ئەڵی من لەوانی تر جیاوازترم چۆن ئەڵی من مێژویەکم هەیە کە جیاوازە لە مێژووی ئەوانی تر چۆن هەندێک لەو تیۆریانەی کە لەبارەی مێژووی تۆ لەسەر ئاستی سیاسی دروستکراوە ڕەتەکەیتەوە ئەمە سینەما توانێت زۆر زۆر ڕۆڵی تا ببینێ بەڵێ ویستم لەسەر ئەو دیوە کۆمەڵاتی دیکەی ینی قسە بکەین کە دوێنێ ئێمە لە بەشی فیلمسازی سیمن عینێکمان هەبوو سیمینارێکمان هەبوو سەبارەت بە سینەماتۆگرافی و ترەیلەر لە هوەری میزۆپۆتامیا و هیزاگرۆسی خەڵکی زاگرۆسی دێرینە کە بەشێکی زۆرانی کوردستانە ینی دکتۆر دڵشاد زاموە تووشی شۆکی کردین ینی خەڵکی منتیقی چەند وابەستە بوون بە هوەر چۆن لە ڕێگەی سینەماتۆگرافی تاوان بەمانای ئەوەی چۆن لە ڕێگەی وێنەوە چیرۆکەکەی جێڕیتەوە ینی بەڕاستی من خۆی بۆ خۆم ینی هەتا پێشکەشی نەکرد پێمە و دەموت دڵنیای لەوەی کەشتیوامانەتی بابەتەوە بەلەمەگە باچینە ناو سیمینارەکەەوە کەی نەکەم ئەم بەڕاستی کە هاتیینە دەرەوتمان ئەمە چییە ینی تۆ تەسەور کە مامۆسا هەوراس ینی کاتێک کە زەقورە دروستکراوە لەوەی زاگۆرای پێڵەن لێرە لە وەرکە ینی بە یەک دنیا وێنە دیکۆمنتەری هی دروستکردنی هی زاگۆراکە دروست کراوە ینی دروست کراوە کە ئەمە لە یەکەم نقطەوە کە دەستیان پێکردەوە چۆن دروستیان کردەوە کە ئێمە بۆ نمونە لە میسر لە لای هەرچەند یان شارستانەتی میسری لە دروستکردنی ئەهرامۆنا زۆر پێشکەوتوتر بوون کەچی ینی هین تا ئەندازێک ئەو دیوە دیکۆمنتەرێمان نیانی حتا لە ئەو شوێن ئەو شارستانەتی دیرانی کە لەسەر خاکی کوردستان بۆ ڕەنگە بە باو باپیری ئێمە دابدرێت ینی ئەفسانەکان چیرۆکی مناڵان ئەوانە هەمووی بنەوە لەنەوەکان ئەداپتیشن ینی ئەداپت کراونەتەوە کراونەتن بە چیرۆک مەبەسم لەوەیە کە ئێمە ئەو قوڵایە مێژووی و کۆمەڵاتیشمان هەیە بای ئەوەش چیرۆک و نەکبای ئەوەندە خەزێنێکی گەورەی گەنجینێکی گەورەمان هەیە بۆی کە سینەماکی باشی لەسەر دروستکەین کە ڕەنگە خەڵکانی ترە گەربزان ئەومانێ زۆر زۆر حەسوودیمان پێبەرن لەم دیوە پێم وابێ زۆر دەوڵەمە بە دڵنیاییەوە مامۆستا یاسین ئێمە زاگرۆز نشینەکان یان لانی کەم ئەمنەوەی ئێستا کە سەرزەمینەکەمان سەرزەمینی دێرینی مێژووە وێنە بەشێکی گرنگی ژیانی ئێمەیە ڕنگ بەشێکی گرنگی ژیانی ئێمەیە جێڕانەوە بەشێکی گرنگی ژیانی ئێمەیە وە کۆنتترین ئەفسانە و داستانەکانیش لە سەرزەوی هەر بۆ ئێمە ئاگەڕێتەوە هەر بۆ مێژووی باوە باپیرانی ئێمە ئاگەڕێتەوە بەڵام وتم بەداخەوە ئەم ساڵانەی دوای داگیرکاری ئینسانی کورد مرۆڤی کورد نامۆ کراوە بەخۆی نامۆ کراوە بە مێژوەکەی ینی ئینسانی ئەمە وای لێ هاتووە ئاشنایە بە مێژووی شۆڕشەکانی دنیا ئاشنانیە بە مێژووی شۆڕشەکەی خۆی ئاشنایە بە مێژووی شارستانەتەکانی هەموو دنیا ئاشنانیە بە مێژووی شارستانێتەکەی خۆی سینەما توانێ ئەم ئەگەرە جارێکتر زیندوو بکاتەوە هەر ئەمە شەما مۆسایاسین وای کردووە گەلانی سەردەست تا ئەم چرکە ساتە لە سینەمای کوردە ترسن تۆ دیقەت بە هەتا ئەم چرکە ساتی من و تۆ قسەی تیاکەین فیلمێک بە زمانی کوردی بەرهەم بێندێ چانسی ئەوە وەرناگرێ لە باکووری کوردستان لە هەموو تورکیا لە قاعی سینەماکانە نمایش کرێ باشە لە ئێران هەروەتر جگەلەوە خەتێکی تریشیان هەیە بۆ ڕاکێشانی فیلمسازە باشەکانی کورد بەوەی کە وایان لەکە نەتوان لە وڵاتەکانی خۆیان لە شارەکانی خۆیان لە هەرێمەکانی خۆیان فیلم بەرهەم بێنن بەڵام ئۆفەری زۆر گەورە ئەکرێتە بەردەستیان بڕۆن وەرە فیلم دروستکە بە فارسی فیلم دروستکە بە تورکی بڕۆ فیلم دروستکە بە ئەمریکی دەرێنێکی باشی وەکو کارزان قادر کە فیلمی بێکەس دروستەکە ئێستا بۆ
چۆتە هۆلیوت بەڵێوە ئەمە مای دڵخۆشیە بۆ ئێمە کە دەرهێنەرەکانمان بێگومان. بڕوات مەسەرەن ئاستی گەورە ببڕێ بەڵام تۆ دای ئەبڕێنی لە مێژوەکەی خۆی زۆر دای ئەبڕێنی لە شارستانەکەی خۆی و ئەوانن باش چەکی هێزی ئەم چەکە لە ئێمە ئەزانن مامۆساجان وەک بەڕێزە باسی کرد بڕۆرەوە بۆ ئەشکەوتە کۆنەکانی لای ئێمە ئێوە هەموو ڕسمی کە لە شاخەکان دروستکراون نەرامسین دەرەنجامی چییە چوزانم هەر وێنە و هەر پەیکەرێک کە لە چیاکان دروستکراون وێنەی ئەوەیە کە ئێمە توانیمانە بە وێنە تعبیر لە خۆمان بکەین باشە و ئەم تا ئەم چرکە ساتەشی لەسەر بێ تۆزانی لە هوەری شێوەکاریشە کورد ڕۆڵی و پێگەیکی بەرزی لە هوەری شێوەکاریە هەیە چکە شێوەکارەکانمان توانی وێنە لانسکەیپێکی جوانی سروشتی کوردستان نیشان بن وێنەیەکی جوانی معماری مەزەرم بەڵێن کۆمەڵگەی کوردی نیشان بنەوە کە سینەمای کوردی ئەتوانێ ئەمانە وەک کەرەستە بەکار بێنێتەوە بەڵام داخەکەم لەم لاوە ئێمە مامۆسایاسین ئەبێ ئەوەش بڵین بەرهەمهێنان لە سینەما لە کوردستان لە ئاستێکی زۆر لاوازە لە ئاستێکی کەم بەرهەمایە کە هۆکارەکانی تەکنیکەکان یەک بەرنامی تایبەتی بۆ دانێمەوە کە حەزەکەم ئاماژەی پێبێ لایەکی بەڕاستی پەیوەندی بەو دۆخە سیاسیەوەیە کە هێشتا بەشی زۆری فیلمسازە کوردەکان تیاژین تۆ دیقەت بە هێشتا لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دژێ دۆخی داگیرکاری ئاژین و بەرهەمێنان ئاسان نییە لە ڕۆژاوا فەقیرانە هێشتا لە دۆخی بەرگری و شەڕ و ئەوانیان لە باشووری کوردستانش بەهۆی نەبوونی پلانێکەوە بەهۆی نەبوونی سیاسەتێکی کولتوریەوە ئەیتر بەرهەمێنان بەشی زۆری زۆر لاواز بووە یعنی ئەوەی کەماوەتەوە چۆتەوە سەر جوهدی شخصی فیلمسازە کوردەکان بەڕاستی مامەسا هەورازیان زۆر سپاس دەکەم کە لەگەڵ مابووی وەک تقریبا 1 دقە 2 دقە ماوە یعنی هینەکەم ئەو ینی پامێک بێ بۆ کۆمەڵگا ینی کۆمەڵگا واز لە سیاست لە کەرتی هوەری ئەو کۆمەڵگا خۆی چۆن ئەبێ خاوەندارەتی لەم کەرتە بکە کە گرنگە ئەچکە ئێمە ئەزانین ڕەنگە فیلمێک کاریگەرێکی زۆر شێوێنەرانی هەبێ لەسەر بۆ نمونە گەنجان لەسەر مناڵان ینی بۆ نمونە چۆن کۆمەڵگا ئەنی کۆمەڵگا پێی وایە پاراستنی دابوونەریت پاراستی ئەخلاقی بەرزیهی کۆمەلگا هەر بە تەنیا بە چیەکرێ بۆ نمونە بە پەروەردەی خێزانی بە مزگەوت بە مەکتەب بە میدیاکرێ ئەی سینەما بۆ نمونە ئەنابێ کۆمەلگاش خاوەندارەتی لەم هونەرە بکات بە دڵنیاییەوە لە ڕاستیە لەم قۆناغی ئێستا لەسەر و خێزان و مؤسساتی دینی و لەسەر و مؤسساتی پەروەردەی و لەسەر و دەوڵەتیشەوە سینەما ئەتوانێ ڕۆڵی یەکلاکەرەوە و گەورە ببینێ لە ئاڕاستەکردنی کۆمەلگایە بۆ پاراستنی شکۆمەندی ئینسانی ئێمە بۆ زیندووکردنەوەی زۆر لەو شتانی کە ڕۆحی ئینسانی ئێمە هەیەی و ئەمە بە چیەکرێ بە خاوەندارەتی لێکرد نەکرێت نمونێکی زۆر سادایەن و مامۆساجیان زۆر بە کورتی لە بۆلیوود قسەیەکی باو هەیە ئەڵەگە فیلمە هەندیەکان لە هیچ شوێنێکی ئەم دنیاە نمایش نەکرێن تەنیا ئەو هەندیانەی کە حەزیان لە فیلمە هەندیەکانە بڕۆن پارە بن ئێمە قەت زەرەر ناکەین سینەمای ئێرانی کە هێشتا کە لەم قۆناغی ئێمەی بینین چەند گەشەی کردووە و ئەڕواتە مەحفەلە گەورەکە ئینە و دەوڵەتی فستیڤالەکان و تا ئۆسکاری شەڕوە بەڵام لەسەر بینەری ناوخۆی خۆی ڕاوەستاوە گەلەکەی خۆی ئەیژێنێ سینەمای زۆر گەلیتر بەم شێوەیە و ئێمەی فیلمساز لە ڕاستیە چاومان تەنیا لە بینەرەکانی خۆمانە ینی خانەوادێک ژەمێک ڕەنگە 800,000 با بە ژەمێک بەڵام دوو مناڵی توانێت بیان با بۆ فیلمێکی کوردی باش لەوانێ 20-25 بە دڵنیاییەوە تاکە لیل و گەرنتی سەرکەوتنی سینەمای کورد بینەرەکانێتی بینەرە ناوخۆیەکانێتی هەتا بینەری ئێمە نەتوانێت خاوەندارەتی لە سینەماکە بکە سینەماکە گەشە ناکات پێش ناکەێت پەیامەکانیشی ناگاتەوە بە کۆمەلگا بەڵام کە کۆمەلگا خاوەندارەتی لە سینەماکەی خۆی کردەوە سینەماکەی ئێمەش پێشەکەوێ گەشاکە و لە هەموو ژانرەکان فیلممان بۆ دروستە بێ و بەرهەمێنانمان ئەڕاتە ئاسێکی زۆر بەرزتریشەوە و فیلمەکانمانە بنەوە بە فیلمی دڵخوازی بینەرەکانمان دەست خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس دەکەم دووبارە سپاس بۆ ئامادەبوونت کە لەگەڵمان نبووی بابەتی سینەما لە بەرەوەی بابەتێکە ئێمە تازە دەست و پەنجەی لەگەڵانە دەکەین لە ڕاستیا بەو شێوە چڕوپڕێکە پێویستە بۆی قسەکردن لەبارەیەوە زۆر خۆشەوە بەدڵنیا بۆ دەرفەتی تر ئەگەڕینەوە بە تایبەتی حەزەکەم لەسەر ئەو کاریگەریە دروستکەرەکانی هی سینەما بۆ نمونە چۆن
خەیاڵدانی خەڵک دروست دەکاتەوە کە ئەمە تا چەند هینە چۆن خەڵکانی تریانوی لە ڕێگەی سینەما کۆمەڵگەی تۆ دروستکەنەوە ئەمە شتێکی ئەم مەترسیدارەوە هەم بەڕاستی بۆ هەموو کۆمەڵگەی کە ئەجندای کۆمەڵاتی خۆی بێ گرنگە ئەومێدم بتوانین لەسەر ئەو تەورانە شینکەین بەرنامە بکەین دووبارە سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بینەرانی ئەزیز و خۆشەویستیش کە لەگەڵمانم بوون بۆ ئەم بەرنامەیە بە ئومێدم لە بەرنامەکانی داهاتووە بە بابەتی باشتر و گەرمتر و ئەوەی کە نزیکە لە ئێوە لە چشتی ئەم بابەتانە کە بۆ هەمومان گرنگە و پێویستە قسەیان لەبارە بکەین توانین گفتوگۆ درێژە پێ بین سوپاستانەکەم بە ئومێدم هەموو لایەک ساغ و تەندروست و سەلامەت بوون دووبارە سوپاس.